ئێمە ئیشمان لەسەر چۆنیەتی کاندیدەکانمان کردووە. مەسەن زانیومانە بۆ نمونە گرفتێکی گەورەی خەڵک خۆراک و کوالێتی خۆراک و نییە، چون بزانین کێ لە هەموو کەس باشتر ئیشەکە لەم بوارا و چالاکە و ڕۆڵی هەیە و پسپۆڕیشیە لەگەڵا کاندیدەکەین. ئەمە بۆ اقتصاد بۆ شێرپەنجە و جەماوەری کەسەکانمان و سومعەی کاندیدەکانمان لە ڕابردووە. ئێمە یەک ئاسەنگی تری گەورەمانەیە، تەنیا ئەوەندەی کە خەڵک بزانێ ئەمە لیستەکەی ئێمەیە، ئەمە لۆگۆکەمانە، ئەمەش کاندید و خەڵکەکانمانە، بەسە بۆ ئەوەی ئێمە دەنگبێنین. یعنی ئەوەندە بەسە بۆ ئێمە ڕەنگە فریای تەرجمەکردنی کۆی بەرنامەکە نەکەوین. ئەم لیستە هەیە ناوی لیستی هەڵوێستە، ئەمە لۆگۆکەیەتی، ئەم کەسانە بەڕێوە بن، ئەمە ئەجەنداکەیەتی بە دڵنیایی ناچینەی اتفاقی لەگەڵ پارتی وێکێتیە. ئەمە دیدگاکەمانە پشودرێژ و بەردەوام و بناغی هێزێکی سیاسی جدیدانین. ئەمە بەسە بۆ ئەوەی ئێمە بەس ئەمەنە بگەین بە خەڵک.